بەڵێ سڵاوتان لێبێ دیارە لە سەرلەبیانی ئەمڕۆ لە سەعاتنەوە پرۆسی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سێهەم ڕۆژی کارەکانی کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەردەوامی هەیە. پرۆسەکە هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە دەچێت ئەوەی کە هەیە ژمارەیەک لە کاندیدەکان لێرە هاتوونەتە دەرەوە باز دەوە دەکەن پرۆسەکە لە چوارچێوەی کاری دیموکراسی هەتاوەکو ئێستا بەبێ کێشە بەڕێکراوە. ژمارەیەک چاودێر لە هۆڵەکەدا چاودێری پرۆسەکە دەکەن کە بە هیچ شێوێک ناتوانرێت هیچ خروقاتێکی تێدا بکرێت و ئەوەی کە زانیاری تازەیە وەک مەلایەسین وتەبێژی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لێوە کرد پێدەچێت یعنی پرۆسەکە سەبارەت بە جیاکردنەوەی دەنگەکانی درێژە بچێشێت بۆ شەوی ئەم شەو ئەوەش بەهۆی وردی پرۆسەکەوێ ئەوەندەی زانیاری شەبێت ژمارەیە کابینی تازە هێنراونەتە ئێرە تا پرۆسەکە بە شێوەیەکی خێراتر بەڕێ بکرێت. بەڵام هەتاوەکو ئێستا هیچ سکاڵایەک تۆمار نەکراوە پرۆسەکە زۆر بە شێوەیەکی باش ڕێک دەخرێت و سەبارەت بەوەی کە کاتی کۆتایی بە دەنگدان دەهێنرێت ئەوە هەتاوەکو ئێستا ناڕوونە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستانیش باسی لەوە دەکرد. ئەوەی کە هەبێت کاندیدەکان باز لەوە دەکەن گیانی هەواڵانە لە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بە تەواوەتی ڕەنگی داوەتەوە توانراوە ڕێبازەکەی سەرۆک مام جەلال بگیرێتە بەر و ئەوە ڕوون بکرێتەوە بۆ نایارانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕابردوو دەوترا یەکێتی ناتوانێت خۆی نوێ بکاتەوە بۆیە کۆنگرە سەلماندی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە گیانێکی هەواڵانە بە گیانێکی تەواو لە چوارچێوەی کارەکانی دیموکراسیدا دەتوانێت خۆی نوێ بکاتەوە. پەیامە گرنگەکە بۆ ئەوەیە دووبارە یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتەوە بە حیزبی هەڵبژاردن یەکێتی ببێتەوە بۆ یەکێتی کە لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستاندایە. بەڵێ وەکو گەلی کوردستان ئێمە ڕووماڵی بەردەوامدان دەبێت و لە هەر زانارێکی تازە بینەرانی خۆمان ئاگادار دەکەینەوە.